بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی کەناڵی UK4 سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆژ لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر بەرنامەیەکی نوێتان پێشکەش ئەکەین لە یەکێک لە مزگەوتەکانی شاری بێرمینگام کە ئەم مزگەوتە دووەمین کۆنترین مزگەوتە لە شاری بێرمینگام و پێمان خۆش بوو پێتان بڵێ میوانی ئەم جارەمان بەڕێز مامۆستا کاروان دارتاشە کە یەکێکە لە مامۆستا دڵسۆزەکانی ئەم شارە و هەمومان پاشکەمێکی کە زانیاری ورد لەسەر ژیانی ئەزانین. مامۆستا سڵاوی خۆی گەورە لێبێ. سڵاوی خۆی بژێنە سەلامەتان کە براگیان. مامۆستا دەمەوێت بپرسم سەرەتای پرسیارەکانمان ئەوە بێت مامۆستا کاروان دارتاش چێ؟ کاروان دارتاش لەدایکبووی ساڵی 1970 لە سلێمانی خەڵک سلێمانیم. لەقەبەکەمان دارتاشە، خودی خۆم دارتاش نیم، خەتەن ناسناوەکەمان بە بنەماڵی بۆ ماوەتەوە. دەرچووی زانکۆی ئەندازیاری بیناسازیم لە لەندەن لە ساڵی 1970ەوە کوردستانم بەجێشتووە ئەو بۆ ماوەی 25 ساڵەتی من لە هەندەرانە ژیم و تاکو ساڵی 2012 لە شاری لەندەنە ژیام. لە 2012 هاتوومەتە شاری بێرمینگهام. خێزانم هەیە و خاوەنی 5 مناڵم. خی گەورە سەلامەتیان سەلامەتان خۆشتانکە ئینشاءڵڵا. مامۆستا دەمەوێت بپرسم بۆ ئەم مزگەوتە دووەمین و کۆنترین مزگەوتە لە بێرمینگام؟ تەمان بێرمینگهام هەروەکو شارەکانی تری بەریتانیا کە لە پەنجاکانەوە خەڵک ڕووی کردە ئێرە ژمارەی موسڵمانان لە یەکەوە دەستی پێ کرد و مزگەوتەکانیش بە هەمان شێوە. یەکەم مزگەوت کە لەم شارەیە بنیاندراوە مزگەوتی سنترال مۆسکە کە کوردەکان پێڵ لە مزگەوتی قورئان. ئەم مزگەوتە کاتی خۆی پێکاتبوو لە خانوویەک ئێتە وردە جالیەی پاکستانی و کەشمیری و اینجا بەنگلادێشی هاتنە وڵاتە. مزگەوتەکە بەشیانی نەکرد. اینجا لە مەنتیقەیە کە مسلمانانی تیاژیە مزگەوتیان دروست کرده بوو بەدەست پاکستانیەکان و بۆ مزگەوتە تاکو 2007 ئێمە لێمان وەرگرتن ئێستا لەو کاتەوە ئێمەتیین. خۆی گەورە سەلامەتان کا و مامۆستا دەمەوێت پرسیار بکەم لەوەی کە بەڕێستانەی چێکن لەو مامۆستایانەی کە زۆربەی کات ئەمە قسەی خەڵکە پرسیاری خەڵکە ئایا بۆ مامۆستا چەند سەعات بە سیارەی خۆی بە ماندووبوونی خۆی ئەبڕێ بۆ هەر شارێکە کەسێک تەلەفۆنی بۆ بکا بڵێ مامۆستا کاروان کارێکی خێر هەیە ئیشێک هەیە لە هەر بابەتێکی کەیە ئەڕوا و کێشەی نییە حاڵەتی یەکەم مەبەسم مارە بڕینە بوو ئەمە بۆ ئەم ماندووبوونە؟ وەڵاهی براگیان ئێمە وەکو کورد بەعام وەکو چۆن نەتەوەیەکین بە دڵسۆزین بێ قەوارەین دڵسۆزمان نییە ئاوهاش ئەم بەشە کەمەی کە ئاواری هەندەران بووە لەو بەشە زۆرەی دابڕاوە بێدڵسۆزترین پێخەمخۆرترین بۆ ئەگەر ئێمە خۆمان لە خەم یەکتریان نەبین ئەگەر خۆمان بە دەنگ یەکتریەوە نەین بە تەکید کەس ئاوەڕمان لێ ناکاتەوە ئەبێ خۆمان زیاتر مەشهور یەکتری بخۆین. اینجا ئەم خەڵکی کە هاتوو بۆ ئێرەش بەداخەوە خەڵکانێکن کە پێویستیان بە لەوانەیە یەکەم ئاشنا نەبن بە کەلتوری وڵاتە، دووەم بەداخەوە یڵێن بەداخەوە لە ئاستی هۆشیاریەوە لەوانەیە کەمێ لاواز بین بۆیە کێشەی خێزانی کێشەی پێکەوە ژیانیان یان کێشەی پەروەردەکردنی مناڵ یان کێشەی ئاشنا نەبوون بە یاساکانی ئەم وڵاتە زۆر کێشەی بۆ خۆڵقاند بێتن. بۆ نمونەوەکو کێشەی خێزانی لە بینی ژنومێردا لەبەر یان کێشەی مناڵ وەرگرتنەوە لەلایەن سۆشیالەوە یان نەگونجانی شەریکەکان بەیەکەوە لە بیزنسەکانە و هەروەها لەگەڵ بوونی پرۆسی زەواج الحەمدولله کە ڕۆژ بە ڕۆژ گەنجەکانمان لێرە زیادە بن و جیلی یەکەم خەریکە پێگا الحەمدولله. ئەم جیلی یەکەمە ئەبێتە مایەی ئومێد بۆ دامەزراندنی جیلێکی تر لە گەنجەکانمان. ئەویش یعنی الحەمدولله ئێستا دەکەم پرۆسەیەکی زۆر بەرچاو و خێرا هەیە لە زەواجە. بۆیە بە تاکید ئەوقاف نییە لە وڵات هەیە، دامەزراوەیەکی ڕئیسی نییە، حکومی نییە، مەحکەمە نییە، خەڵک پەناباتە بەر شێوازە شەرعیەکە. ئێمەش مەجبورین بەڕاستی ئەگەر ئێمە هەڵناسین بەو کارە
کێ بچێت ینی کێ هەڵسەی پێی و الحەمدولله هەموو شارەکان ئێستا بەشی خۆی مزگەوتی تایە لەوانەیە 2 ڕۆژ لەوە پێش لە شاری ئۆکسفۆردەوە خەڵک پاکستانی هاتون لێرە ژنیان مارە کردووە و نەبێخوا نەخواستە بڵێن ئێمە لەوان باشترین بەڵامی تر لەوانە کۆمەڵی ئەتیباراتی شەرعی هەبێ بە حکمی ئەوەی کە ئەوان حەنەفی مەذهبن یان لەوانەیە پیان وابێ کە شافعی مەذهب یان ئەو مزگەوتانەی کە پابندن بە دەقە شەرعیەکانەوە زیاتر دڵیان لێوێ ئاوەخواتەوە و بەرحەڵ ئەمە بە واجبێکی شەرعی خۆمان ێزانین. دەست خۆش مامۆستا دەمەوێت بپرسم دامەزراندنی ئەم مزگەوتە ڕاستە دووەم کۆنتری مزگەوتە بۆ لە هەمان کاتە ئێوە وەرتان گرتەوە و ئەو ئەرکەتان قسە بەر خۆتان ئەم مزگەوتە وەکوتمان دووەم کۆنتری مزگەوتە ئەم پاکستانی کە لێرە ئاژین ینی ژمارێکی زۆرن لە منتیقەیە توانم بڵێم لە 160 بۆ 70 دانیشتوانی ئەم منتیقەیە پێک دێنن و هەر ئەم مزگەوتەشیان هەبوو بۆیە مزگەوتە لە چاو حەجمە زۆر گەورەوە بەشیانی ناکرد بۆیە نزیکی خۆمان مزگەوتێکیان دروست کرد و مزگەوتیان بەجێ هێشت ئەو بوتری ئەمەش لێمان وەرگرتنەوەنێ دامەزراندنی ئەم مزگەوتە لە 2007 لە ئەستۆتان گرتووە لێرە ئامانجێکی تر بەدیەکەین ئێمەش کە لە پێی ڤیدۆکانە ئەبینین کۆمەڵی خەڵک لێرە موسڵمانە بێ ئەمێ ڕێژێ و ئەو کەسانم پێ بڵێ کە لێرە موسڵمان بوون هەر لە ماوەی 1 ساڵە زیاد لە 18 کەس لێرە موسڵمان بوون سپاس بوو هەر ئافرەتی ئینگلیز ئەوروپای شەرقی و ئەفریقی و جامایکی و هەروە هیندی الحمدلله ینی بە جیاوازی ڕەگەزەکانیانەوە لە ژن و لە پیاو الحمدلله ئەمە گرنگترین هەنگاوە هەنگاوی جدیترتان بۆ داهاتوو چییە بۆ ئەوەی خەڵکانێکی کە بێنە ناو مسلمانبوونی خۆیان ڕابگەێنن ئێمە هەڵساوین بە دابەشکردنی لیفلێت یان بیزنس کارت هەر شوێنە کە بزانین تەجەموع ئینگلیزی لێیە یان غەیری موسڵمانی لێ کارتەکان تەوزیعەکەین نووسیمانە سەر کارتەکە بە دەقە کوردەکە ئێڵێم لەوانێت توەیەکێک بی لەوانەیە کە پرسیارت بۆ دروست بوو بێ لەسەر ئیسلام و تا ئێستا وەڵامەکەی دووەرنەگرتووەتەوە ئەگەر بە پەرۆشی بۆ وەڵام وەرگرتنەوەی وەڵامی پرسیارەکانت پەیوەندی بکە بەم ڕقم تەلەفۆنەوە لە خوار ڕقمی خۆمداوە و خەڵک پەیوەندی پێواکات مامۆستا هیچ بەرکەوتەیەکی خراپ لەلایەن ئەو کەسانەی کە بۆ نمونە کەسی عنسوری شێ لە وڵاتە کەسانی زۆر باشیش هەن ینی تۆ لە کۆمەڵگایەکبی چەند جۆرێک هەیە بەڕاستی بەرکەوتێکی خراپتان هەیە لەگەڵ کەسانی عنسوورە وەڵا بەتاکید 2 ڕۆژ لەوە پێش ڤۆیسمێڵم بۆ هاتووە زۆر قسەی نەشیا و هەڕەشەشی تایە وتێتی ئێوە بەتەمان وڵاتەکە کۆنتترۆڵکەن ینی بەتاکید هەڕەشت ڕوبەڕووی هەڕەشابیتەوە ڕوبەڕووی ڕەخنابیتەوە لە خێزانی ئەوانەی کە مسلمانە بن دایک باوکەکە مەسەلەن کەسێکی پابندە بە کەنیسەوە ئەبینی کوڕەکەی یان کچەکەی مسلمان بووە قابلی قبول نییە لای ئەو ژمارەکەمان وەرەگرن پەیوەندیەکەن جاروێ هاتوونەتە ئێرە بەتاکید ڕوبەڕووی هەموو شتێ بیتەوانێ بەس تۆ لە ماڵ و دانیشی ڕوبەڕووی جنابیتەوە بێتە دەرەوە بەتاکید ڕوبەڕووی کۆمەڵی گرفتە بیتەوانێت زۆر ڕاست ئەمیش هەر باماشیە مامۆستا دەمەوێت بپرسم لێرە دامەزراوەیەکتان هەیە دامەزراوەی نیشتیمان ئەم دامەزراوەیە چییە و بۆ ناوی نیشتیمانە جوانە یەکەم کەسی لەبارەی ناوەکەوە پرسی بەڵێ ئێمە ویستمانە لێرە نیشتمانێکی بچووک دروستکەین ئەم ڕەوەندەی تیا بحەوێتەوە حەز بە بەرپرسیارەتی بکەین لەوەی کە لە نیشتمانە گەورەکانە کراوە لێرا بیکەین نیشتمانە دروستکەین ئاوەدان پێشکەوتوو بۆ هەموو نەوەکانمان بمانەوێ نەمانەوێ ئێمە لەوانەیە هەر بەلاشە لێرە بین ڕۆح و عەقڵ و بیرمان لە نیشتمانە بەڵام ئەم وڵاتی کە ئێمە کردومانە بە وڵاتی دووەم بۆ خۆمان مناڵەکانمان کردویانە بە وڵاتی یەکەم کەواتە ئەمە نیشتیمانی ئەوانە ئەگەر ئێمە نەیەین نمونەیەکی جوانی نیشتیمان پیشانی ئەوان بین بە کەلتور و زمان و ئاین و هەموو جوشتە جوانەکانیەوە بەتاکید ئەم مناڵە سبێن ئینتیمایی بوونی خۆی لە دەسەدا جا هەر کەسێک کە خاوەنی مێژوو نەبوو خاوەنی داهاتوش نابێت هەر کەسێک خاوەنی کەلتور نەبێ بوونی خۆی نادۆزێتەوە هیچ کۆمەڵگایەکە ئێمە هاتوین لەم دامەزراوەیە دامەزراوەیەکمان دروست کردووە
ئەو بەرنامە ئەو پرۆگرامانە پێشکەش دەکەین بە هەموو قوتابخانەکانی بەریتانیا سەرجەم قوتابخانەکانی بەریتانیا کە پێکهاتووە لە ئەو بابەتانی کە لە قوتابخانە کوردەکانی لە کوردستان دەخوێندرێ بۆ نمونە زمانی کوردیە بۆ چەند قۆناغێک پەروەردەی ئیسلامیە بۆ چەند قۆناغێک و هەروە پەروەردەی نیشتیمانی لەگەڵ زانیاری گشتی لەگەڵ ئەدەبیات و لەگەڵ کرافت و ئیشی دەست بەمە توانیمانە بۆ دیە کیانە دروستکەین ئەو مناڵە لە ڕێی ئەم منهەجەوە خۆی تیا بدۆزێتەوە و سپاس بخوا تا ئیسا بەدەمی خۆشمان نەبێ ئەوەی کە فیدباکمان لە خەڵک وەرگرتوێتەوە ئەتوانم بڵێم سەرکەوتوترین قوتابخانە بووین و زۆربەی زۆری قوتابخانەی کە داوای پرۆگرامەکانمان لەکەن ڕازی بوون لەگەڵ سەر شێوەی نووسینی پرۆگرامەکان و سەرکەوتوو بوون لە ئەداکردنەوە و فێرکردنی مناڵەکان مامۆستا باسی ئەو منهەجە و کرد من لە چەند شوێنێک گوێم لێ بۆ کە خەڵک داوای منهەجی ئێرەتان لێیەکە ئایا ئێوە کە منهەجەکانیان ئەدەنێت تەنها پەرتووکێکیان دەنێ بە هەدیە و ئیتر تەواو هیچ ئینفۆرمەیشنی زانیاریکیان نایانێ لەسەریانە ئێوە لیژنەی تایبەتیان هەیە چن و فێریانەکەن بەو شێوازە یەکەم بە شتەکە وەکو خۆی بڕوە ئێمە لەبەرەوەی کە تێچووی کتێبەکان تێچووی خۆی هەیە و لە هۆڵەندا بەمان چاپەکەن هەمویان بە ناتوانین چکە بەڕاستی ئەرکێکی قورزە بێ ئێمە بتوانین ئەو هەموو کتێبە دابینکەین بۆ هەموو قوتابخانانە بۆیە تێچووی کتێبەکانیان لێ وەرەگرینەوە ئێوەستەنها زانیاریەکانیان ئێمە یەکەم کۆپیڕایتەکەمان ئازاد کردوون هەر کەسێ مەتوانێت کۆپی بکاتەوە بەڵام بۆیانە نێرین بە تاکید و هەر قوتابخانەیەکیش ویست بێتی بڕوونکردنەوەیان بینێ ئەوە بە تاکید ئێمە پێشترش لە سیمینارە بۆ سیمیناری پەروەردەیمان هەبوو لە شاری مانچستەر و هەر قوتابخانەیەکیش کە ویستی بێتی یارمەتیان بین لە ڕووی ئەداکردن و ینی پیادەکردنی ئەو منهەجانەوە درێخیمان نەکردووە چونکە سا بۆ نمونە لەوانەیە پەروەردەی نیشتیمانی ئەمە زۆر بە سەراحەتی دەڵێم لەوانەیە هەندێک لە برام بڵێن ئیسلامیەکان ئەم مصطلحیان پێ قبوڵ نەبێ وەکو پەروەردەی نیشتیمانی بڵێ ئێمە کوردایەتی ناکەین ئێمە کوردایەتی لە ئیسلامانیە بەڵام من پێم وایە ئەگەر مناڵ نەزانێ دیاربەکر کوێیە نەزانێ هەڵەبجە کوێیە مناڵێکی باشوور نەزانێ مەهاباد کوێیە ئەمە هەر نمونەیەکی بەسیط پێڵێم کچەکەم کاتی خۆی لە پۆلی نەودە بوو هاوڕەکانی پیان وتی بوو تۆ خەڵکی کوێی ئەمیشتبووی کوردستان ئەوانیش گوگڵ ماپیان دەرهێنا بوو تویان بزانە کوێیە کوردستان سەیریان کردبوونیان دۆزی بۆ گوگڵ ماپان نییە وڵاتێکی سەربەخۆ نییە تاکو موقعی هەبێت لە گوگڵ ماپە وانە دوای تویان کوا کوردستان کوا وجودیە لە کوێیە ئیتر کچەکە زۆری حراجی بوو هاتە ماڵ وتی باوکە ئێمە خەڵکی کوێین وتم کوردستان وتی نە پیشانم بە ئالەمۆ بیرۆکەی ئەم کتێبم بۆ هات کە ئەبێ ئێمە پەروەردەیەکمان هەبێ پەروەردەی نیشتیمانی مناڵەکان ئاشناکەین بە کوردستان بڵین کوردستان وڵاتێک بووە بەش کراوە کوردستانی تورکیا و سووریا و باشوور و ئەمانە بەعنی اینجا ئەو کەسایەتیانی کە لە بەشەکانە ون بوون هەر کەسە و بە ئەو کەسایەتی کردو بەخۆی یاوەنی کردووە یا کردویەتی بەخۆی بۆ نمونە کە لەو کەسایەتیانە کە سەلاحەدین ئەیوبیە کە عەرەبی عێراق باسەکەم کە سەدام حوسێن کە کردووی بە تکریتی ئێمە گەرنەین ئەم کەسایەتیانە زیندووکەین و ئاشنایانکەین بە نەوەی نوێمان بە تاکید کەسێکی تر نابێت زۆر لەو کەسایەتیانە کە هەمان عەبدولسەلام بەرزانی یان شێخ سەعیدی پیران یان کاک ئەحمەدی شێخ یان ئەمانە هەمووی کەسایەتین بتێ و نەتەوێ بوونەتە ینی ڕەمز سمبول بۆ نەتەوەی کورد ئێمە لە ڕێی ئەم کتێبەوە ئاشنایانەکەین اینجا زەراوەکان لەوانەیە گە کرمانجێک لەگەڵ سۆرانیەکە قسە بکە بەڵێ من کوردم باوەڕی پێ ناکە ئەڵێت ئەو تۆ زمانەکەت فەرقی لەگەڵ منە بۆیە زاراوەکانیان پێڵێن کە لەهوڕە هەورانیە بادینیە کرمانجیە کرمانجی و کرمانجی خوارووە ئەمانە هەمووی بە تاکید لەم کتێبیا کۆبۆتەوە بەرحاڵ ئێمە گرنگێکی زۆرمان پێداوە لەبەروی کە زۆر بە گرنگمان زانیوە تەماشاکەی لە وتاری جومعەیە لە وتاری شەوان کە دانیشن بۆ لێلەتول قەدر یاخود بۆ نوێژی تەراویح یاخود بۆ هەر نوێژێکی کە بێ هەر خۆت نیت یعنی وات کردو هەموو قەومەکانی کە بەشدار بن ئەمە بۆ ئێمە جیاواز لە هەموو مزگەوتەکانی دەوروبەرمان ئەتوان بڵێم زۆربەی زۆری مزگەوتەکانی بەریتانیا بەداخەوە کە هەر مزگەوتەی کراوەتە مۆرکێک بۆ نەتەوەیەک
یان هەر نەتەوە و مزگەوتێکی تایبەتی بەخۆی هەیە هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی وتاردان و کۆبوونەوەکانەوە ئێمە هەوڵمان داوە کەم تا زۆر بەشداری هەموو ئەو نوێش خوێنانە بکەین کە لێنە مزگەوتەکانمان ڕاستە مزگەوتەکە بەدەست ئیدارێکی کوردیەوەیە و مزگەوتەکەشمان بە ناوی مزگەوتی جودیەوەیە جودیش طبعاً معلومە کە ئەو شاخەیە کە شتێکەکەی نوح عەلەیهی سەلام لەسەری نیشتەوە و پێویستیشە ئەم مزگەوتی جودی هەروکە ئەو کەشتیەوە بێ کە جێگەی هەموو کەسێک بێتەوە بۆیشە بە تاکید ئێمە درێغیمان نەکردووە لە بەشدار پێکردنی هەموو نەتەوە جیاوازەکان لەبەرەوەی کە ئەتوان بڵێن لەم مزگەوتەیە دەیەها نەتەوەی جیاواز لێرەدا نوێژەکەن وەربۆیە ڕمەجالمان داوە بە هەر کەسێک جا عەرەب بێ تورک بێ ئەفریقی بێ سۆمالی بێ بە زمانی خۆی وتار بە گرنگە هیچ کێشێکی دروست نەکردو بۆ ئەو کەسانی کە دێن بۆ ئێرە کوردن نوێژ خوێنن وتارەکەی بە زمانی خۆی پێشکەشکا و ئەمیش بە گوێگرێ مەبەست بکە وتاری خۆی بە زمانی خۆی وتاری بڵین نەتەوەکانی خۆیان وتاری خۆیان هەیە بە زمانی خۆیان ئەگەنا وتاری ڕەسمی فەرمی ئەم منبەرە بە زمانی ئینگلیزیە ئەگەر خۆ وتاربن بە زمانی کوردی و ئینگلیزی ئەگەر نەتەوەکانی کە بن بەس بە زمانی ئینگلیزی وتارەدا بۆەوەی کە ئینگلیزی هەموو کەس لێ حاڵیە بێ بەس کابرا بە زمانی خۆی بێر ئەو خەڵکەیتر لێ مەحرومە بن گومانیتیانی خۆی گەورە پاداشتان باتەوە مامۆستا با بینە سەر هەندێک پرسیاری کە پرسیاری خەڵکن بەڵام تایبەت بە بەرنامەکە کراون دەمەوێت بڵێم هەندێک کەس هەیە خێر و خێراتەکە لە فەیسبوک دایانێ بڵاوی کاتەوە ئایا ئەمە تا چەند دروستە تا چەند ڕێپێدراوە ئێوە چێ لەسەر ئەوە بەڵێ وەڵاهی یەکێک لەو گروپانی کە لە ڕۆژی حەشرە لە ڕۆژی قیامەتدا لە ژێر سێبەری عەرشی پەروەردگار حەشرەکرێن ورجل يتصدق بصدقة فيخفيها حتى لا يعلم شماله بما أنفقت يمينه پێغمبەری خۆشمان فەرمێ یەکێک لەو کەسانەی کە لە ژێر سێبەری عەرشی خۆی گەورەی حەشرەکرێن کەسێکە کە دەستی ڕاستی سەدەقەکە دەستی چەپی پێ نازانێت بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە هەموو خێرەکان بشاردرێتەوە کاتێک کە پێغمبەری خوا صلی الله علیه و سلم داوای یارمەتی کرد بۆ غەزە ئەو بۆ عومەری کوڕی خەتاب نوێی ماڵەکەی هێنا ئەو بەکر سیدیق ڕەضا ڕەحمەتی خۆی لێبێ هەموو ماڵەکەی هێنا ئەمە بۆ ئەوە نەبوو کە یعنی خۆی دەرخادیان خوا نەخواستە ڕیا بێ بەڵکو وەکو تەشجیعێک بوو بۆ ئەوکانی تریش بۆی بیان بەشداریکەن بۆیە من پێم وایە ئەگەر ئەوانەی کە ئەبەخشن لەبەر خاتری خوا تا بۆیان بکرێ بیشارنەوە بەڵام ئەگەر زانیان پیشاندانەکەی ئەبێتە هۆی ئەوەی کە موسڵمانانێکی زۆر هەژارانێکی زۆر لێ سوودمەنە بن پێم وانە بێ کارێکی خراپ بێ بەمەرجێ کەسایەتی ئەو کەسە هەژارە پیشان نەدرێ یان بریندار نەکرێ یان على الأقل پرسی پێ بکرێ ئەگەر ڕازی بوو ئەوە لا باس من شکالێکی تیان نابینم هەرچەند ئێمە بە درێژایی مەسەلەن ساڵ یارمەتی کۆکەینەوەکو سەنتەری جودی خێرخوازی و هەتا ئیستا لەم ساڵە هیچ شتێکمان پیشان نەداوە الحەمدوللا خەڵکانێکە بوون یارمەتیان ناوین تا ئیستا و ئیستا شەربەردەوامی لەم ڕەمەزانە مامۆستا لامان کاتیشا بۆ نمونە کەسێک خواردنیکی ئامادە کردووە بۆ نمونە لە مزگەوتێکە لە شوێنێکە لە هەمان کاتیشا لای بکاتەوە بڵاوی کاتەوە شتا چەند دروست من ئەوەیانم لەوانەیە پێ باش نەبێ چونکە بەڕاستی کابرا کە هاتوو بۆ نوێژی مەغریب تەکلیفی لێکراوە کە نان بخوان ئیفتارکە لەگەڵ مسلمانانە دوایی خۆی بینێتەوە لە سۆشیال میدیا لەوانەیە حراز بێ لەوانەیە ڕوبەڕووی هەزار گلەی بێتەوە لۆمە بێتەوە تعلیق بێتەوە بۆیە بەڕاست من ئەوم پێشیاو نییە بەڕاستی چونکە ئەمە کارێک نییە بڵێ وەڵەهانی خەڵگەدا بۆی ینی فەقیر تێرکەن الحەمدلەوەی کە هیچ فەقیر نییە ڕاستە خواردنی کەسی ڕۆژەوەوان خێری زۆرە بەڵام تر خێرەکەی زیاتر ئەگەر بشاردرێتەوە زۆر ڕاستە پێغەمبەری خوا فەرمێ گەر بەدەستی ڕاست کردێ با بەدەستی چەپ نەزانێ بەدەستی چپ کردێ با بەدەستی ڕاست نەزانێ ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتیمان بە مامۆستا شتێکی کەش کە دەمەوێت ئەو پرسیارە بکەم هەر پرسیاری خەڵکەکە بۆ ئێمەی ناردووە ئافرەتی ئینگلیز بۆ نمونە کوردێک دێ بۆ ئێرە ئافرەتەکە ئینگلیزە بەڵام مسلمان نەبووە دەکرێت ئەمە مارە بکرێ لەو کەسە مسلمانە یا دەبێ و ئافرەتە مسلمان بێ ئەنجا مارە بکرێ والله براگیان مەسەلەی زەواج بەغێی لەگەڵ غێری مسلمانە تامان پیاوی مسلمان ئەتوانێ ئافرەتی نامسلمان بێنێ بە شەرتی ئەهلی کتاب بێ
بەڵام زانایان مەرجیان داناوە بۆ ئەوەی کە ئەم کەسەی کە ئەهلی کتابە کرێ شوو بکە بە پیاوێکی مسلمان یەکێ لەو مەرجانە کە ئەوەیە ملحید نەبێ یان ملحیدە نەبێ ئافرەتەکە باوەڕی بەخوا هەبێ جا کێشەمان نییە ئەگەر باوەڕی بەوە بێ کە عیسا والعیاذ بالله کوڕی خوایە لا بەئس مادام ئەو خوای گەورە تەصدیقی کردووە لە قورئانە بەڵام ئێمە هەر بە ئەهلی کتاب حسابیانەکەین بەڵام مەرجی دووەمیان کە زۆر سەرەکی ئەوەیە کە ئافرەتەکە بێت داوێن پیس نەبێ خوای گەورە لە قورئان ئەفەرمێ وەلا متەخیدی ئەخدان ئەوانەی کە بەردەوام لەگەڵ خەڵکان یعنی هەر ڕۆژی لەگەڵ کەنجێکان لەگەڵ خەڵکی ینی نامەحرەمە ئەخەون بەتاکید ئەوە حتى ئەگەر مسلمانیش بێت دروست نییە بیهێنی خوای گەورە فەرمی الخبيثات للخبيثين يعني ئەوانەی ئەو ئافرەتانەی کە پیسن معزەرەتمەیە بێ و کەسانە بیان هێنن کە وەکو خۆیان وان ئافرەتی داوێن پاک ئەبێ پیاوی داوێن پاک بێنێ بۆیە بەڕاستی ئەگەر ئەو ئافرەتانی کە گوێ نادەنا حیا و شەرەفی خۆیان و هەر ڕۆژێ لە باخەڵی کەسێکدان حتى ئەگەر مسلمانش بێ دروست نییە بهێنرێن چ جای ئافرەتێکی مەسیحی بۆیە پێم وایە ئەگەر ئەم سفتانی تیانە بێ یەکەم بێ باوەڕ نەبێ دووەمیان پاکیزە بێ یان سمعە و شەرەفی خۆی پاراست بێ ئەوە دروستە پیاوی مسلمان بیان هێنێ حتى ئەگەر نەشبێتە مسلمان خۆ ئەگەر بشبێتە مسلمانەوە باشتر مامۆستا حاڵەتێکی کەش هەیە لەوانەیە نەگنام و لێرە شتێکی ئاسایی لە ناو ئینگلیزە تەماشا ئەکەین گەنجێکی ئینگلیز لەگەڵ ئافرەتێکە زەواجی کردو نەک بڵێ زەواج هەر گڵفرێند و بۆی فرێندی پێڵێن چەند مناڵێکیانە بێت ئایا ئەمە تا چەند دروستە کوردی خۆمان لێرە لەوانەیە لەگەڵ ڕێز هەندێک ئەویش بە پەنجەی دەست ئەژمێردرێن ئەم حاڵەتە دووبارە کاتەوە بارەکەڵڵا باش بۆ پرسیارەت کرێکە لە سەحابیەکان بەناوی بن عەباس ڕضا و ڕەحمەتی خوای لەوێ ئەو لەگەڵەوەیە کە مەرجێکی تری داناوە بۆ ئەوەی کەم پیاوی مسلمان بتوانێت ئافرەتی نامسلمان و ئەهلی کتاب بێنێ ئەوەیە کە ئەبێت لە دیاری ئەوانە نەژی یعنی لە وڵاتی ئەوانە نەبێ بۆ لەبەرەوەی کە ئەم ئافرەتە بتێوە نەتەوێ ئەم مناڵانەی لەسەر سەقافەت و کەلتوری خۆی گەورەکە یەکەم شت کە مناڵەکان مەحرومە بن لەی زمانی باوکێتی وانە زمانی باوکی کە زمانی باوکی فێر نەبوو کەواتە ئەم مناڵەت دا ئەبڕێ لەگەڵ کەسوکاری باوکیە کە مسلمانن لەگەڵ چیا نزیکتر بێتەوە لەگەڵ کەسوکاری دایکی یان خەڵکی ئەو شار ئەو منطقەی کە لەو شارە ئاژێن ئەمە یەک دووەمیان ئەم ئافرەتە بە تەبیعەت حاڵ چکە مناڵەکان زیاتر لەگەڵ دایکی هەڵسکەوتەکان دوور نییە مناڵەکان بچنە سەر دینی دایکیان و کەواتە تۆ لە جیاتەوەی خێرێکی دەستکەوێت شەڕێکی دەستکەوت مناڵەکان هەمووی ینی تۆ چەند مناڵی لە جیاتی مسلمان بخێتەوە نەوە وەچەی مسلمان بخێتەوە وەچەی ینی والعیاذ بالله کافرت ینی کەواتە لێرە ئەگەر ئەو مسلمانە ئەو کەسە لە خۆی ڕانەبینی کە ژینگەیەکی ئیمانی باش کەلتوری باش ئەخلاقی باش دروست نەکا بۆ مناڵەکانی پێم وانە بێ کە کارێکی باشی کردووە ڕاست مامۆستا دەمەوێت دوایین پرسیار بکەم یەکێک لەو پرسیارانەی کە پێشتر بۆمان هاتبوو تەماشا ئەکەین ئێمە خەڵکانێکی زۆر لێرە کاری بزنس دەکەن بزنسیانەیە بە هەر کەس بە جۆرێ بەڕاستی بەڵام هەنێگەیە بۆ نمونە بزنسی ئۆفلاین سیسەکە لە هەمان کاتی شایەرمەتی مزگەوتەکانەیە ئەمە تا چەند بە دروستی ئەدەی یعنی چۆن دروستە ئەوە شتی ئەو خێرکردنە بە مزگەوت بەڵێ لە ڕووی شەرعەوە ئەو کەسەی کە یارمەتی فەقیرێکەدا ئەو فەقیرە بۆی گرنگ نییە و پارەی لەکوێناوە مهمەیە ئەو کەسەی لە هەژاری ڕزگار کردووە تۆ سلعەیە گەفرۆشی کاڵایە گەفرۆشی لە دوکانەکەی خۆتدا لەوانەیە بیفرۆشی بە کەسێکی قومارچی یان بە کەسێکی مەشروب فرۆش وانە تۆ ئەوی لەسەرتە نرخی کاڵاکەتە وانە حەقی خۆت کە نرخی کاڵاکەی وەرگری ئیتر تۆ ناپرسی لەوەی کە ئەو کەسە ئەم پارەی لەکوێ دەستکەوتووە بەچی دەستی کەوتووە مزگەوتیش هەروەکو یەکێک لەو حەقانە وایە کە ماڵی خوایە پێویستە ینی خەڵک بەدەمیەوە بێ و هاریکاری بکە بەڵام کەسێک کە پارەیەک دێنێ بۆ مزگەوت تۆ نازانێن پارەی کوێیە خی گەورەشە فەرمی ینی پێغەمبەر فەرمێن نەهی کردووە لەوەی کە تەعقیب بکە لەسەر شتەکان ینی کەسێک دعوەتەکە بۆ ماڵی خۆیان پێویست ناکە بڵێ ئایا ئەم گۆشتە حەڵاڵ یا حرامە مادەم تۆ کابرا بە موسڵمانە زانیت پێویست ناکە تەعقیب بکەی بەڵام
لێرە ئاەتێکەیە کە حديثك بيغمر صلى الله عليه وسلم إن الله طيب لا يقبل إلا طيبة خوي جورا باكا اشتكي قبولني إلا باك نبي بالتأكيد أجاك أو كسا يعني أو جماعتك أمس جوتيان كردو توانية باريس سرقي مزجوتا كبريتي بلا باري حرام بالتأكيد منش بباشي نازانم والله ما قال كسك دكاني هي بزنس هي لبال بزنسك لو أنا اشتك تيابك شبهات به يا لو أنا حرامش به لا بأس يعني سرچاوي سرچي دهاتكي بريتين يلا مشروب فروشتن يلا جگەرە فروشتن یا شتێکی بەرحاڵ من پێم وایە کە خوای گەورە پاکە و شتێک پاک نەبێ قبوڵی ناکات هەروکو چۆن قوربانیەکەی قابلی وەرنەگرت لەبەرەوەی کە وەکو پێویست ئەوەی کە خوای گەورە داوای لێ کردبوو نەیکرد بەڵام لە مقابلدا قوربانەکەی هابیلی برای وەرگرت کە باشترین مەڕی هەڵبژاردنەوە ئاژەڵەکانیدا خوای گەورە پێویستی بە چاکە و خێری ئێمە نییە ئەوەنەی کە پێویستی بە نزیک بوونەوەی دڵەکانمان هەیە پێویستی بە نزیک بوونەوەی خۆمان هەیە لە خوای گەورە خوای گەورە هەر باشە و باشیشی خۆشەوێ مامۆستا ئەگەر باسی ئەوەشمان بۆ پێی لە کۆتاییە بۆ نمونە جیاکردنەوەی دایک لە مناڵەکەی و جیابوونەوەی ئەو خێزانانەی کە لێرە هەیە لە کۆتایی ئاماژەیەکی پێبەی سپاس دەکەی واللهی یەکێک لە هەرە گەورە کێشە گەورەکانی جالی کوردی بە تایبەتی ئەوەیە کە ئاشنانین بە یاسا و ڕێساکانی وڵاتە هەر بەداخەوە زۆربەی زۆری خێزانەکان ئاشنانین بە زمانی ئینگلیزی تۆ سەرچاوی ینی ئەکسێز یان دەریچە بۆ ئەوەی کە لەم یاسا و ڕێسایانە بگەی زمانە ئەگەر زمانیش زمانی سارژەی زمانەوەی بەتاکید شارەزای قانونەکانیش نابی بۆیە زۆربەی زۆری خێزانەکان لێرە ئەم گرفتیان هەیە یان ئەوەتان ناوێرن تەعدیبی مناڵەکانیان بکەن لەبەرەوەی کە ئەترسن سۆشیال لیان بسێنێتەوە یان ئەوەتە بەغەڵەت لە مناڵەکانیان تەعامل لەگەڵ مناڵەکانە کردو سۆشیالیان ساندوونەتەوە یانی وڵاتە خۆ ئەمە ئەوە نییە بڵێ تۆ ناتوانانی بە مناڵەکەت بڵێ لەل وڵی تر ینی کاتێک گەزانی مناڵەکەی بە ئارزوی خۆی ئازادی پێدراوە لە ترسیەوەی کە سۆشیالی نەسێنێتەوە بە ئاقارێکی زۆر خراپە ڕۆیشت ئەمی شەردیستان هۆکارەکەی ناشارەزابوونە لە قانونی وڵاتە بەڵام بەتاکید ئێمە ساڵی 2010 بوو بزانم لە لیدس سیمینارێکمان پێشکەش کرد دەربارەی سیفگاردن یا چایلد پروتەکشن پۆلیسی دوایەوە خەڵکانێکی زۆر پەیوەندیان پێوە کردین اینجا زانیمان حەجمی ئەم بابەتە چەنە گەورەیە زانیمان کە جالەی کوردی لەکوێی ئەم هەموو یاسا و ڕێسانەیە خەڵکانێکی زۆر پەیوەندیان پێوە کردین هەبوو مناڵ دوو مناڵ سێ مناڵیان لێ سەندرا بەوانێ ینی چەندین حاڵەت کەیسمان هەیە ئیستا ئەگەر باس بکرێن لەوانەیە بەڕاستی باسی کەین لەوانێت چەندین خێزان ینی وا لە خێزانەکان بکە کە ئیتر چۆن خواردن پێویستە بۆ ژیانیان ئاوا ئەم قانونانە بە پێویست بزانن بۆ فێربوون لێیان چەندین خێزان هەیە لە مناڵەکەی داوە زلی لە مناڵەکەی داوە مناڵەکەی چۆتە مەکتەب مناڵەکان لێسێنێتەوە تاکو چۆتەوە پۆلیس چۆتە سەر ماڵەکان دوو مناڵەکەی تریشیان بردووە چەندین خێزانمان هەیە باوکە بووە کەلیمەیەکی نەشیایی بە مناڵەکەی وتووە مناڵەکان لێسێنێتەوە و تا ئێستاش نەیبینیوەتەوە یعنی ئەم حاڵەتانە بەڕاستی زۆرن بۆی داواکەم لە دایک باوکان لێرەوە لە مینبەرەوە لە ڕێم کەناڵی بەڕێستانەوە داواکەم کە دایک و باوکان زیاتر ئاشنا بن بە یەکەم زمانی ئینگلیزی چونکە تۆ بتێونەتوێت لە وڵاتایەژی تۆ چۆن لە معاناتی مناڵەکەت تێگەی ئەگەر سبێنە مناڵەکەت کوردێکی پاراوی نەزانی کە ناشی زانن بە تەکیت زۆرینەی مناڵ بەداخەوە کوردی ئەوە نەئازانن کە دایک باوکەکە حاڵیکەن بۆ شتە پێویستیەکان بەڵام بەشی ئەوە نازانن کە معاناتی خۆیانیان بۆ باسکەن بۆیە یەکەم شت داواکاریم دایک باوکان ئەوەیە کە خۆیان ناشناکەن بە زمانی ئینگلیزی اینجا خۆیان ناشناکەن بە یاسا و ڕێساکانی ئەم وڵاتە چونکە هەر لە تاکسەوە بیگرە هەتاوەکو منهەجی خوێندن و هەتاوەکو سۆشیال و ئەمانە هەر هەمووی بەڕاستی بە یاسا و ڕێسا دامەزرا و تەسبیت کراوە ئەگەر تۆ شارەزای یاسا و ڕێسانەوی بەتاکید یانەوەتەکانی لێ سێندرێتەوە وانە یانەوەتە مناڵەکانی وەکو پێویست خوێندنە پێش ناکەون بۆیە بەتاکید مادەم تۆ لە وڵاتایەژی پێویستە زمان بزانن و پێویستە شارەزایی یاسا و ڕێسەکانی ئەم وڵاتانەش بن
سپاس دەکەم مامۆستاگیان خۆی گەورە پاداشت باتەوە یا ڕەبی سپاس بۆ کاتێکیان ڕۆبەخشید بە ئێمە. خۆشەویستان ئەمڕۆژ لە بەرنامەی ئێوارەی غوربەت لەگەڵ مامۆستا کاروان دارتاش بەرنمەیەکی تێر و تەسەلمان پێشکەشکردن هیوادارین وەڵامی هەموو پرسیارانەی ئێوەی دابێتەوە و لەگەڵ هاوکارم شەموز نادر بەرنمەکەمان پێشکەشکردن بینەری کەناڵی UK4 بن بەردەوام بەرنمەی نوێ و بابەتی نوێتان پێشکەشەکەین. خوای گەورە یاری و یاوەرتان بێ ماڵاوە. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا